سڵاتان لەبێتووەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان ئاگرگرتنی دارستانەکانی بالەکی مەریوان گیانەدەستانی سێ کەس لە ڕووداوێکی هاتوچۆ لەسەر ڕێگای شنۆ نەغەدا ئامادەکاری تورکیا بۆ هێرشکردنە سەر ڕۆژاوە بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نا بۆ سێدارە لە ئێران و کوردستان و هێرشی هەوایی ئیسرائیل بۆ سەرکۆبوونەوەی سەرکردەکانی حەماس لە قەتەر. ئاگرگرتنی دارستانەکانی بالەکی مەریوان بەپێ وێنانێ بەدەستمان گەیشتوون دارستانەکانی ناوچێ بالەک سەر بە شەڕی مەریوان ئاگری لێکەوتوتەوە و ژینگە پارێزان و خەڵکی ناوچەکە لە هەوڵی کوژانەوەی ئاگرەکەدان. بەپێ وێنانەی بەدەستمان گەیشتوون ژینگە پارێزان و کەسانی خۆبەخش بەبێ ئیمکاناتێکی تایبەت و یارمەتی حکوومەت بۆ کوژانەوەی ئاگرەکە لە هەوڵی کوژانەوەیدان و تەنانەت بەهۆی زۆربوونی ڕێژەی ئاگرەکە چەندین جارگیانیان کەوتووەتە مەترسیەوە. شانی بەسە لە مانگەکانی ڕابردوودا دارستانەکانی کوردستان چەندان جار بە شێوازێکی گوماناوی یاگری گرتووە و ڕێکخراوە ژینگەیەکانی کوردستان سەبارەت بەم کارەساتە هۆشداریان داوە. دامەزراندنی ڕێکخراوەیەکی ژینگەئی لە ئیلام بەپێ راپۆرتەکان هەنجومانی ژینگەپارێزی نیشتمانی سەوز بە ئامانجی پاراستنی ژینگە و سروشتی کوردستان و گەشەپێدانی کەلتورێکی ژینگەپارێزی لە نێو کۆمەڵگادا بوونی خۆی لە شاری بەدرە ئیلام ڕاگەیاند. ئەو ئەنجومەنە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکات کە ژیانی مرۆڤایەتی گرێدراوی سروشت و ژینگەی وڵاتە و پاراستنی ژینگەی کوردستان کە شوێنی نیشتەجێبوونی خەڵکە بابەتێکی گرنگ بۆ بەردەوامی ژیانە. هەروەها لە بەردەوامی بەیاننامەکەدا ئاماژەبەوە کراوەکە بەهۆی گۆڕانی کەش و هەوا و وشکە ساڵی خەڵک لە ژیانی خۆیاندا تووشی کێشە بوون و پێویستە هەمووان پێکەوە هەوڵی مانەوە و پاراستنی ژینگە بدەین. گیانەدەستانی سێ کەس لە ڕووداوێکی هاتوچۆ لە ڕێگای شنۆ نەغەدا. شەوی دووشەممە هەفتەی خەرمانان بەهۆی ڕوودانی ڕووداوێکی هاتوچۆ لەسەر ڕێگای شنۆ نەغەدا سێ ئەندامی بنەماڵەی گیانیان لەدەستا. بەپێ راپۆرتەکان کەسێکی دیکە لەم ڕووداوەدا بە سەختی بریندار بووە و ئێستا دۆخی تەندروستی لە خراپیدایە. شانی باسە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی خراپی دۆخی ڕێگەوبان لە ئێران و بە تایبەت لە کوردستان ژمارێکی زۆر لە هاوڵاتیان گیانیان لەدەستاوە یان بە سەختی بریندار بوون، بەڵام سەرەڕای ئەم دۆخەش ڕژیمی کۆماری ئیسلامی و ناوەندە پەیوەندیدارەکان هەوڵی چارەسەرکردنی ئەم کێشەیان نادەن. ئامادەکاری تورکیا بۆ هێرش بۆ سەر ڕۆژاوە. بەپێ راپۆرتی میدیاکانی ڕۆژاوی کوردستان دەوڵەتی تورکیا لە ڕێگەی میت ڕێکخراوەی ئیسلاحاتی تورکیاوە هەوڵی پیلانڕێژی هێرشێکی بەرفراوان بۆ سەر ڕۆژاوی کوردستان ئەدات. بەپێ و راپۆرتانە دەوڵەتی تورکیا بە بیانووی ئەوەی کە هێزەکانی سووریای دموکراتیک لە ناوچە سنووریەکانی ڕۆژاوی کوردستان و تورکیا چەکی قورسیان داناوە دەیەوێت هێرشێکی بەرفراوان بۆ ناوچەکانی خۆبەڕێوەبەری دەست پێ بکات. بە گوێرەی زانیاریەکان میت ڕێکخراوەی ئیسلاحاتی دەوڵەتی تورکیا لە ڕۆژاوی کوردستان ویستویە بناغەیە و هێرشەدا بنێت، بەڵام لەلایەن دەستگای ئیسلاحاتی هێزەکانی سووریای دموکراتیکەوە ئەم پیلانە ئاشکرا کراوە. بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نا بۆ سێدارە لە ئێران و کوردستان. ڕۆژی سێشەممە هەژدەی خەرمانان بەندکراوانی سیاسی لە 51 زیندانی ڕەژیم لە کوردستان و ئێران دژ بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر هەموو بەندکراواندا مانیان لە خواردن گرت. بەپێ راپۆرتەکانی ڕێکخراوی مافی مرۆڤ بە پەیوەستبوونی بەندیخانەی سەبزەوار لە پارێزگای مەشهەد بە هەڵمەتی سێشەمەکانی نا بۆ سێدارە لە هەفتەی 85دا لەلایەن بەندکراوانەوە ئەم هەڵمەتە بەردەوام بوو. بەندکراوانی بەشداربووی ئەم هەڵمەتە ماژەبەوە دەکەن کە تا کاتی هەڵوەشانەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوانی و هەروەها بە تەواوەتی سڕینەوەی ئەم یاسایە بەردەوام ئەبن لە ناڕزایەتی و مانگرتن.
خۆکوژی کەشاوەرزێک لە شارستانی کەهنووج. ڕۆژی یەکشەممە 16 خەرمانان جووتیارێک لە شاری کەهنووج سەر بە پارێزگای کرمان بەهۆی بایەخنەجان و بێڕێزی بەرپرسان لە بەردەم ئیدارەی جەهادی کەشاوەرزی هەوڵی کوشتنی خۆیدا. ئەم کەشاوەرزە بە ناوی ڕەزا قەلەندەری بەهۆی پێنەدانی پشکی سوتەمەنی و بێڕێزی لەلایەن بەرپرسانی ئیدارەی جەهادی کەشاوەرزی شارستانی کەهنووجەوە کەوتووەتە ژێر گوشارێکی زۆر یابووری و توانایی بەردەوامکردنی پیشەکەی نەبووە. بەهۆی ئەم کێشە و هەروەها ناتەوانی لە دابینکردنی هەزینەی بنەماڵەکەی لە بەردەم ئەو ئیدارەیە هەوڵی خۆکوشتنی داوە و بەهۆیەوە گیانی لەدەستاوە. ئازادی کاتی سێ پارێزەری دەستبەسەرکراو لە ڕەشت. لە ڕۆژانی ڕابردوودا سێ پارێزەری دانیشتووی شاری ڕەشت کە پێشووتر لەلایەن دەستگامیەکانی ڕۆژنیمەوە دەستبەسەرکرابوون بە دانانی بارمتەی قورس بە شێوازێکی کاتی ئازادکران. ئەو سێ پارێزەرە بەناوەکانی تاهێرە پور ئیسماعیلی، مەعسوومە پور شەهرانی و محەممەد ڕەزاتاک لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا بە تۆمەتی پارێزەوانی لە چەند دەستبەسەرکراوی سیاسی و عەقیدەتی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی ئەو شارەوە دەستبەسەر و پاشان لێپرسینەوەیان لێکرابوو. شانی باسا لە چەند هەفتەی ڕابردوودا بەلانی کەم 7 پارێزەری دادگستەری لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەستبەسەرکراون و هێشتا چارەنووسی چەند کەسیان دیار نییە. هێرشی هەوایی ئیسرائیل بۆ سەر کۆبوونەوەی سەرکردەکانی حەماس لە قەتەر. ڕۆژی سێشەممە 18 خەرمانان ئەرتەشی ئیسرائیل لە هێرشێکی ئاسمانیدا کۆبوونەوەی سەرکردەکانی حەماسی لە دۆحای قەتەر کردووەتە ئامانج. بەپێ راپۆرسەکان 5 کەس لە ئەندامانی سەرکردایەتی حەماس بەناوەکانی خەلیل ئەلحویە، خالد مەشعەل، زاهر جەبارین و نەزار ئەوەزۆڵڵا لە هێرشەکە ئیسرائیلدا کوژراون. شانی باسا ئەم هێرشە ئیسرائیل لەلایەن وەزارەتی دەرەوەی وڵاتی قەتەر و هەروەها چەند وڵاتی دیکە و نەتەوە یەکگرتووەکانەوە بە توندی ئیدانەکراوە و ئیسرائیل بە بنپێکردنی یاسای نێودەوڵەتیەکان و هەروەها سەروەری وڵاتی قەتەر تۆمەتبار کراوە. دووە هەواڵ خۆپێشاندانی خەڵکی نێپاڵ دژ بە گەندەڵی دەوڵەت. خۆپێشاندانی خەڵکی نێپاڵ کە ڕێکۆتی 14 خەرمانان بەهۆی داخستنی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن دەوڵەتەوە دەستی پێکرد لە ئەنجامدا بوو بەهۆی دەست لە کارکێشانەوەی سەرۆکوەزیرانیە وڵاتە. بەپێ راپۆرسەکان خەڵکی ناڕازی لە ڕۆژانی ڕابردوودا لە وڵاتی نەپاڵ دژ بە گەندەڵی سیستماتیکی بەرپرسانی دەوڵەت و هەروەها پاش داخستنی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە وڵاتە ڕژانە سەر شەقامەکان و زۆربەی جادەکان و شەقامەکانی پایتەختی وڵاتەیان داخست. ڕۆژی دووشەممە 17 خەرمانان هێزە سەرکوتگەرەکان بە مەبەستی بڵاوپێکردن بە ناڕازیان هێرشیان کردە سەریان، بەڵام خەڵکی ناڕازی هێزەکانی حکوومەتیان ناچار بە پاشەکشە کرد و لە ئەنجامدا ڕۆژی ڕابردوو سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە دەستی لە کارکێشایەوە و بینای پەرلەمانی نێپاڵ لەلایەن خەڵکەوە سووتێندرا. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکران هەر شادی واسی دەکەم.